لەگەڵتان بەردەوامین ژاپۆنیەکان خەڵکێکن تۆزێک وەکو نەرید لە ئێمەش ئەچن و تۆزێک جیاوازیەکمانەوە بەڵام لەو ڕۆی کە لە ئێمەچن ئەڵەن ئەگەر خەمی کەسێکیان بێت بۆ نمونە خۆشیان بێ هەمیشە پێڵەنەڵەن باش بخۆ باش بخەوە. دوو مەرج لەوەی کەواکە تەندروست بین بێگومانی تر جوڵە وەرزشەکەش بخەیتە پاڵ ئەوەندەی ترواکە ژیانێکی تەندروستە هەوێ بۆیە باسی ژیانێکی تەندروستم کرد چون ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژیانی تەندروستە جا ئێمەش ئەمانەوێت لەم ڕۆژەیە هەرچەند ئێمە بە درێژایی ڕۆژەکانی ساڵ هەوڵین کە لەسەر ئەم بابەتە گرنگە لەگەڵ میوانەکانمان زانیاریتان پێشکەش بکەین بەڵامی تر ڕۆژەکەش ئەوەندەی تر وەکو هەلێک سوودمان لێبینەوە بۆی کە بە شێوەیەکی شتێکەکەی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین لە ئەوەی کە سەرباری ئەوەی ئێستا ئەزانین ژیانێکی تەندروست شێگرێت و بەڵام هشتا بۆ ئەم هەموو نەخۆشیە هەیە بۆ گەنجەکانمان بەدەست هەندێک نەخۆشی ئەناڵێن کە جارانەوە تامەنە سەرەکان گیرۆدەی ئەبن کاتە لەسەر ئەم بابەتا دوین بە میواندارەتی میوانێکی زۆر بەڕێز و خۆشەویست پرۆفیسۆر دکتۆر تاهیر هەورامی پزیشکی نەشتەرگەری گشتی و شێرپەنجە و کاندامی هەرس و جگەر لەگەڵ ئەوەی کە بە خێراتنی بەڕێزیان ئەکەین سپاسی ئەەکەین ماوەی چەندەها ساڵە لە دوای ئەوەی کە خۆیان خانەنشین بوون وەکو ئەرکە پیرۆزەی لە ئەستۆیان بووە بەڵام هێشتا هەر دەست بەرداری ئەم ئەرکە پیرۆزە نەبوون ڕۆژانە چەنەها نەشتەرگەری قرس بە خۆبەخشانە ئەنجامەدەن چەنەها نەخۆش ئەبینن بێ ئەوەی کە لەم بارودۆخەیە هیچ تێچوویەک لەسەر ئەو نەخۆشانە دروست بکەنوە خزمەتێکی زۆریان کردووە بەڕاستی هەمومان قەرزاری ئەو هەموو خزمەت و جوانی ئەرکی بەڕێستین دکتۆر زۆر بەخێر بێت زۆر بەخێر بێت دکتۆر جان سپاس بۆ ئامادەبوونێ جێگەی شانازی ئێمەیت سپاس بۆ تۆ کە هەمیشە مرۆڤ دۆستانە لەگەڵ ئەو زانستەی کە هاتە وەکو تەندروستی وەکوی چەند ساڵی خزمەتت کردووە لە ژیانتە لە دوای خانەنشینیشتەوە بەوە نەوەستاوی کە ئێستا لە چەندین بواری جیاوازە تۆ کارەکەیت و هەر خزمەتی کۆمەلگاکەمانەکەی ئێمە ئەبێ دەست بەسنگەوە بگرین بۆی کە جێگەی شانازی ئەمەی سپاس بۆ تۆ زۆر بەخێر بێ سپاسدارەکەم سپاسی بانگەشتەکەشتانەکەم سپاسەوانەی پشتی کامێرە ئەمانە یەکەم سپاسی پێزانینەکەشتانەکەم زۆر سپاس هەمیشە بێ پێویستان بەداچیت ئەم وشانە بێگومان لە بەرامبەر ئەو ئەرکە گەورەی جەنابێت کەمترین کارەکە توانیان ئەنجام بدەن. جا دکتۆر ئەزانین ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژیانی تەندروستە ئەم هەمواڵن ژیانی تەندروست ئەمەیە ئەم هەموو ئێستا تاکی ئەم سەردەمە لەسەر تەندروستی و زانیاری هەیە بەڵام هێشتا هەر هەتاکو دێ نەخۆشی زیاکە سەرباری چارەسەر بۆ نەخۆشە پێشوەکان جادۆزێت هۆکار چێ دکتۆر ئەم جیاوازیە ئەم پارادۆکسە خۆی لە ئەساسە لە ژیانەکە ئینسان دروزە بێ سێ چوار شدەیە کە زەروریە بۆ یەکێ لەوانەیە خواردنە دوهەمیان خەوە سێهەمیان ئارامی مێشک و جەستە و ئەمانەیە چوارەمیان ئەوەیە کە هەواکە هەڵی بژێ هەواکە باش بێ و پێنجەمیشان لە ژینگەیەکی تەندروستە بژی خەلەل لە هەر یەکێ لەمانە ئەبێ بەهۆی هەرچی نەخۆشی هەیە کە تۆ بیری لەکێتەوە تۆ ئێساگەر بگەڕێتەوە بە ساڵەکانی بڵێن هەشتا کە من مقیم بووم ئەو وەختە ساڵی هێشتا من دکتۆر بووم ئەو وەختە بە دەگمەن شێرپەنجەی مەمکە ئەبینی بە دەگمەن شێرپەنجەی وردەی دەرەقی دەبینی بە دەگمەن شێرپەنجەی گەدە و ئەمانە دەبینی بە دەگمەن نەخۆشی MS کە پێوتە مەڵتیپڵ سکلیرۆز و کە نەخۆشێکی تا ڕادەیەک ناخۆشە یعنی بۆ نەخۆشەکە یعنی لە پەلوپۆیە خات و هینیەکات کە مەندامیەکە ئەوە هەل لە وەختێک کە ئێمە لە زانکۆی مووسڵ من خەریجی زانکۆی مووسڵم کە دەرسمان خوێن دکتۆر عەجیبعەلی بە ڕەحمەت بێ کە عەبقەریەکی عەجایبی دەرسی مێشک و دەمار و ئەمانەیە ئەوتۆ پێمان لە عێراقا یەک کەیسی MS نەبوو لە عێراقا نەبوو نەوەکو بڵێن بەس لە سلێمانیا ئەو کە بوو ئەیوتەوە ئەیود نییە نەخۆشی کرۆنس ئەیود نییە ئەمە ئەگەر بێتە سەر حەقیقەت بەعزێ ئەسبابی هەیە یعنی بەڕێی من یەکەم تۆ بێ خواردنەکەت تەندروست بێ خواردنی تەندروست یعنی چی خواردنی تەندروست یعنی تۆ بێ زیاتر تاکید بکەیتە سەر سەوزە و میوە بەڵام سەوزە و میوەکەش ئەبێ بەنەوەیەک پێگەی بێ و پەروەردەکرابێ بەوەی کە مەوادی کیمیاوی کەمی تیا بەکار هاتبێ چ بۆ پەینی کیمیایی بێ چ بۆ دەرمانی مار و مێرو ئەمانە بێ کە پێوەیەکێ
دووهەم کەمکردنەوەی شەکر و چەوری و خوێ لە خواردنە. یعنی ئەمانە هەر سێکیان یعنی سەبەبێکی ڕئیسین بۆ بازێ نەخۆشی. سێهەمیشیان یعنی ئەبێ تۆ لە عینەن کاتە بتوانی کاربۆهایدرێت کە نەشەویات و نشاسە و ئەمانە ئەگرێتەوە لە خواردنەکەتا هەبێ. پرۆتین وەکو گۆشت و کە پرۆتینی حیوانیە هەموو نەوەکانی گۆشت لەگەڵ یا پرۆتینی نەباتی وەکو قاچک و پەقلە و ئەمانە لەگەڵ چەوریشە بازێکی تیا بێ بەڵام چەوریەک بێ کە چەوری زیان بەخش نەبێ. ئەمانە ئەبێ ینی بە تەنزیمی بێخۆی بەڕێک و پێکی بێخۆی. دووهەمیان یعنی خەو هەموو کەسێک ئەبێ خەوێکی مەزبوطی هەبێ کە 6 ساعت بۆ 8 ساعت بەلایانی کەمەوە بخەوێ و خۆی ئەبێ ئەو خەوەی کە هەیە ئەڵێ وەجعلنا اللەیل سوباتا والنهار معاشا. نەک تۆ بە شەو یعنی گوایە ئینتەرنێت دەکەیت و خەریکی سۆشیال میدیای بەڵام بە ڕۆژیش خەوتبی. ئەمە خۆی نییە یعنی ئەمە حتا لە دینی لە هەموو دینە سەماویەکانە تۆ ئەبێ بە شەو بخەوی بە ڕۆژ ئیشکەی. من خۆ بەڕێی خۆشم ئەو کەسەی دوای سەعات حوتی بەیانی هەستێ لە خەوت دەستکا بە ئیشکردن یعنی ئەبێ حەوت هەستا بێ. ئەگەر دوای ئەوە بێ یعنی نیازی نییە ئەو ئیشکا. تەمەن ئیشکردنیش تۆ ئەگەر بێتە سەر حەقیقەت نەوەعەکە لە وەرزش کە ئەویش هەر یعنی شتێکە بۆ یەکەم یعنی بۆ ئەوەی وەرزش زەروریە بۆ ژیان بۆی ماسوولکەکانە بە قووت بێ. ئیتر مەلەکردن بێ، ڕێکردن بێ، ڕۆشتن بەرەگا بێ، ئیشکردن بێ، جووتیاری بێ، جموجۆڵێکت هەرتیا بێ حتا وانەوتنەوە بێ، چوون بێ بۆ زانکۆ خەڵک فێرکردن بێ. ئەمانە هەمووی ئەمە یعنی ئەمە وات لەیەکە کە تۆ بەردەوام بی مێشکە بەکارهێنی درەنگ تووشێ ئەگەر توش بی خوا نەخواستە تووشی ئەلزایمەر و بیشوونەوە و ئەمانە ئەبی تۆ مێشکە دەخەیتە کار بۆ بازێ شتیکە بیر دەکەیتەوە، بیر لە داهێنانەکەیتەوە، بیر لە شتێکی کارکەیتەوە، دەست ئەەکەی بەو شتانە. ئەمە واشت لەیەکە لە هەمان کاتدا کە بازێ خەم و خەفەتە بیرشێتەوە. تۆ ئەگەر ئیشێ بکەی کە خەڵکی کە سپاست کا من هەموو جارێ ئەڵێم کە ئیشی پزیشکی ئیشێکی زۆر ناخۆشە بە تایبەتی بۆ پزیشکەکە خۆی بۆ خەڵکدا چوە پزیشکەکە هەموو نەخۆشێکی لە بە ئەندامێکی زۆر نزیکی خێزانەکەی خۆی حیسابەکات هەرچی شتێکی لێبێ ئەو حەزەکە ئەو شتە لە خۆی بەهاتایە لە نەخۆشەکەی نەهاتایە، لە مناڵەکەی خۆی بەهاتایە، لە دایک و باوکی خۆی بەهاتایە، لە نەخۆشەکەی نەهاتایە. بەڵام بازەجار خۆمەتە سەڵات نییە چۆ فاکتەری چاکبوونەوەی ئینسان بەدەست بەشەر نییە. یعنی ئێمە وەکو دکتۆر مەسئولیەتمان ئێنایەیە نەک شەفا و نەمردن و نازانم چاکبوونەوە و نەیەڵ یەکێ بمرێت و ئەمانە نییە. ئێمە ئەمە ئیشەکەمان نییە. ئیشی ئێمە ئەوەیە کە تۆ هەوڵبەی یارمەتی نەخۆش بەی بەڵکو خوا چاکی کاتەوە. ئەوە ئیشەکەیە کە تۆ ئەمانەت کرد. مهمترین شت کە نەخۆشەکە دەستی کەوێ ڕاستە بازێ نەخۆشیە پارە ئەبێ بدا، بازێ نەخۆشیە پارە نادا، بازی هەیە خۆی ئەوێ پارەی کە خۆی هەیەی سەرفی کا وەکو جزئێک لە ژیانی خۆیان بۆ خۆی و تەندروستی خۆی ئەوێ لە نەخۆشخانێکی بڵێن پێنج ئەستێرە علاجی بۆ بکرێ، بازێک پارەی پێ نییە لە قسخانەی حکومیە ئیشی یانی علاجەکەی بۆکرێ وەلەو بۆ دکتۆرەکە نە لەژێر خەیما نەخەستەخانەی حکومیەکە نە پێنجسارەکە بۆ دکتۆرەکە ئیشەکە یەک زەڕە فەرقی نییە. من ئەوە ئەمانەتی علمیەکە هێڵێم یەک زەڕە فەرقی نییە. بەڵام ئەو خۆی مەسەن تۆ حتا بۆ خواردنی بازەژارێک تۆ لەسەر عەرەبانەیە لە بازار نانەخۆی ئەوەی کە لەسەر عەرەبانەکەی خۆی زۆر بەلەزەتترە تا لە ئۆتێلێکی لە ڕێستۆرانتێکی گەورەی پێنجەستێرە نانەکە خۆی تۆبانە. بەڵامی تر بازێک زروف هەیەکەوە ئەبێ وابی تۆ بازەژارێت تۆ بێ لە ڕێستۆرانتە گەورەکە نانەکە بخۆی لەسەر عەرەبانە. بازێ شتی کەلتور هەیە، بازێ شتی ئیجتیماعیات هەیە. تۆ کە وەکو دکتۆر ئیشەکە بۆ نەخۆشەکە ئەەکەی خۆشترین
وەک ئەوەی کە خەمەکەت کە بکاتەوە ئەوەی کە نەخۆشەکە چاک بێتەوە سپاسەکە ئەوە خۆشترین پاداشتە و خۆی هەموو دکتۆرێک کە بێ بە دکتۆر تووشی ئیدمانی ئەم سوپاسی نەخۆشە ئەبێت ینی تەواو حەزەکە هەر بڕوە ئیشکە نەخۆشەکە سپاسیکە بڵێ دەستە خۆش بێ سپاس چاک بوومەوە بەدەستی تۆ نەدەشت بمرە بخۆ تۆ نەدەشت بمرم بخۆ ئەمە قسەیەکی ڕاست نییە هەر کەسێ وەختی من نیها دەمرێ بەڵام ئەو ئیتر ئازارەکەی کەم بووتەوە ئازاری نەماوە زەلیلی نەماوە کەفتەکاری نەماوە ئەمانەی هەر هەموو نەماوە ئەمە ئەبێ بەهۆی ئەمنەوە ئیشانەی کە دڵت خۆشەکە ئەبێ بەهۆی ئەوەی کە خەمەکانیشە کەم کاتەوە مەسە مامۆستایەک حتا لە مامۆستایەکی پۆلی یەکی سەرەتایەوە بیگرێت تا گاتە دوای دکتۆراش کە دەرزەڵێتەوە کە وەختێک خوێندکارەکەی ئەبینێ سەرکەوتووە بێ دڵی خۆشە بێ ئەو دڵخۆشیە خەمەکەی کەم کاتەوە ئەڵێ ڕەنجم بە خەسار نەچووە وەکوایە تۆ دارێکت ناشت بێت ڕوان بێت ئەم دارە بەریەکی باشی گرت بێت زۆر دڵە خۆشە بێ بەڵام ئەگەر دارەکە وشک بوو زەرد بوو بەرەکەی باش نەبوو خراپ بوو خراپ دەشوو خەفەتی پێخۆی ئەن ئەبێت تۆ ئەو ئیشانە بکەیت کە زیاتر لە خەمەکانیش ئەوڵبەی بیکەی کە لە خەمەکانیش کەم کاتەوە بۆی سترێسێک کەم بێتەوە سترێسن نەبێ مەشغوڵی زیاتر ئەوانە بی شت گەورە نەکەی دائما لێبوردەییشە دەبێت لێبوردەیی یان خۆ هەموو کەس نییە غەڵەت نەکات تۆ بڵێ من غەڵەتم نەکردووە ممکن نییە جگەر لە خوا خۆی هەموو کەسە قابلی غەڵەتە هەموو کەسە یان خۆ ئەگەر وانم وایە ینی 124,000 پێغەمبەر نهاتە سەر عەرز بۆی خەڵک شاکاتەوە لەبەر ئەوەی کەوا خەڵک غەڵەت دەکا هەموو کەسێ غەڵەت دەکا تۆ ئەبێ لێبوردەییشت هەبێت خۆ ئەمە قابە قەوسەینی ئەوەنا ئەوە نییە یەکێک غەڵەتێکی کرد حتا نەخۆشێک لەگەڵ دکتۆرێکە یا دکتۆرێک لەگەڵ نەخۆشەکە ئەبێت لێبوردەییەکی زیاتر ببێت کاتی دکتۆر ئەو لایەنی دەرونی کە جەنابەت زۆر تیشکە خەیتە سەری ئەو خەم بەبادانە ڕق لە دڵا دروست نەکردنە ئەمانە زۆر جاڕوا کات تۆ تەنانەت دوور بخاتەوە لە نەخۆشیە جەستەییەکان بۆ نمونە دکتۆر یەکێک لەو هۆکارانەی ئەگەر سەیری MS ئەکەن ئەم نەخۆشیە بۆ نمونە لایەنی دەرونیەکەیە زۆر بیر مەشغوڵ بوونەکەیە کاتە ئەگەر ئەمەمان تۆزە ساف کرد زانێ زۆر لەم نەخۆشیانە نەخۆشیانە کەمە بێتەوە دوایەوە تۆ دائیم ئەگەر بیرکێتەوە خۆی بەراوردی خۆت بکە بە یەکێک کە بڵێ بۆ ئەو باشۆنادێت تۆ بەراوردی بەوانە بکە لە خۆت خراپترن تۆ هیچ دەبێت لەوان باشتری یعنی لەبەرەوە تۆ بە وا بیکەیتەوە ئەمە یعنی بەنسبەت ئەم شتانەشەوە ئیتر بەنسبەت هەڵسان و دانیشتن و ئەمانە و هەوڵدان و قەناعەت و یعنی تۆ قەناعەتت بەشت بوو زۆر دەرونیەن زۆر ئیستیفادەکەی کە نەبوو دەرونیەن ئیستیفادە ناکەی ڕاستە دوورکەوتەوە لە بەعزێ شتی خراپی وەکو ئەم دووکەڵەی کە ئێستا داهاتوە ئەنوا و وەشقاڵ ئێستا دووکەڵەیە وەختی خۆی ئێمە گیرمان بەس بەدەست ژگەرەوە خواردبوو گیرمان بەدەست تووتنەوە خواتەوە ئێستا ڤایب هەیە نێرگەلایە جگەرە هەیە تلیاگ هەیە حەشیشە هەیە ئەم حەبی مخدرات و ئەمانە هەر هەمووی هەیە تاوان ئەمانە هەر هەمووی شتی خراپن یعنی هەر هەمووی لە گەورەوە بۆ بچووک هەمووی خراپن هەموو تەسیرەکەن سەر ژیان لە هەمووشی گرنگتر پارێزگاری ژینگەیە خۆسا ئێمە یعنی هەموومان نەبینین ئێمە کاچینە دەرودەشت یعنی هەموو لەوێ پۆخڵاواتەکانی خۆمان بەژێڵی نوێنەوە بۆ ئێرە من ئێساش باسی ئەوە کەم ئێمە ساڵی 91 لە کۆڕەوەکە کڕامان کردبوو خزمێکمان لە مەریوان میوانداری کردین لە شاخێک لە پشتی تەوێڵەوە بوو بەس خاکی ئێران بوو تەمەنیتر ئێمە بڕوا دەبێت شاخەکە بەزێمی تیا بوو ئێمە و یانی بڵێن ئێمە و ئەو عائلەیە کە وەختێ تەواو بوو ئێوارەکە ژنەکە عەلاقەیەکی گەورەی دەرێنا خۆڵ گسکێکیشی دەرێنا شوێنی دانیشتگە زەبڵەکەی هەراموو کۆ کردەوە گسکیە کردێ زبڵی خۆڵەکە کیسی خۆڵەکەەوە خەسیە سیارەکەی خۆیانەوە هێنایەوە بۆ تەنەکەی خۆڵەکەی ماڵی خۆیان لە مەریوان
باش خۆی ئێمە کە بە سیارێک گەڕێن ئەم هەموو خواردن ئەبین لە شتای بین هیچی تێناچێ ئەگەر ئێمە خواردنەکە لە سا 75 مان خواردووە یعنی وەزنەکە لە سا 75 کەم بۆتەوە 25 ماوە تۆ لە کەیتۆ خۆشتیکە نییە بیخێتە ژێگایەوە لە سیارەکە ئێکۆی کەەوە بیخرە سیارەکەتەوە بهێنەرەوە یارمەتی ژینگە پارێزەکانی ژەدەی کە لەبەر دەرگای ماڵەکەی خۆتە بیخاتە سیارەی ژینگەکە بڕوات نەوەکو بخرێتە یعنی یەکێک لەو دۆڵوشی و ئەمانە جارێکی شەرمن یە قسەی کەشمەیەکەمەوە بە کابراایەکەم وت هین بوو سەرۆکی شارەوانی بوو ئەو وەختێتر ئێمە سەرپەرشتی بڵێ تەندروستی زۆربەی کوردستانمانە کرد و ئەمانە من مدەیەکی 9 ساڵێک نەقیبی سەندیکا بووم چەند ساڵی ئەندامی هەیئەی ئۆلیای کۆمەڵی پزیشکی کوردستان وەمانە بووم بە سەرۆکی شارەوانیەکەم وتم کاکە گیانوەتم پێویست ناکە ئەم زبڵ و خاشاکە ئێوە بکەنە شیوەکانەوە وتی ئەی دکتۆر ئێمە یەکەنە شیوەکانەوە ئاوەی باوەتم خۆ بۆ ئاوەکە بە کوێیە با بەڕێی تۆ وتم ئەیباتە یا دوکان یا دەربەنی خان وتم ئەمە یەکەم ئەگەر خۆڵ و خاشاک بە خۆڵ بێ زوو پڕە بێتەوە ئەشێتە بنەکەیەوە دووهەم ئەگەر وەکو پلاسیک و پلاسیک بێکوێتە سەر ئاوەکە و تێکیە بەڵێ وتی توخوا سەیری ئەمە ناکە بیل لە چیەکاتەوە ئەمانی تر من قسەیەکی ترم نەکرد من بەزەوە نەموت یعنی خۆی ئەو ئیمانی بەوە نەبێت کە دێڵێ خۆڵ و خاشاک بخرێتە ناو دۆڵ و شیوەوە بۆ ئەوەی دوو ڕۆژی تر خۆی لەو ئاوە هەر لەو ئاوا خواتەوە هەر خۆی قەواکە خۆی هەندڵنیە مژێ خاکەکە خۆی بەرهەمەکە شاری سلێمانی لە ئاوی یە دوکانە خواتەوە ئەگەر لە خوار دوکانەوە بێ ئەگەر لە سلێمانیش بێ لە ئاوی دوکان و دەربەنی خانە خواتەوە خۆ ئەگەر لە هەولێریش بێ هەر ئەو سەردانەیەش هەر وەکۆوانی ئێرەوان یانە بەنداوەکان لەبەر ئەوە خۆی ئەبێ ژینگە ئێمە ژینگە پارێز بینەمە هۆڵی سەوزایەتی زیاکەین دەست بە ئاوە بگرین درێژخایەن بێ مەسەلەکە ئێمە ئەتوانین یعنی بڵێ پاشەڕۆی مەڕ و ماڵات و حیوانەکان لە باتی پین بەکاربێنین ئەوە پینی کیمیاوی نیە ئەوە پینی عضویە ئەوە فەرقی هەیە لەگەڵ کیمیاوی باش ئەتوانین ئەمانە هەموو ڕاستە دکتۆر بابەتێک هەیە پێڵێن ژیان دۆستی هەموو ئەم بابەتانەی تۆ باست کرد پەیوەست نییە بەلایەن و بە کەسێکەوە پەیوەستە بە خودی خۆتەوە ئەبێ هەر یەکە لەلایەن خۆیەوە بتوانێت ژیانی بەباشی خۆش بێ بۆی کە ژیانێکی تەندروستیە بێ ئەم ژیانی کە خۆشی بێ چیە ئەوەی کە بە ڕێزی باسێکی وەکو پزیشکێک و چەند ساڵێک ئەزمون هەیە ڕێزگرتن لە ژینگەیە ڕێزگرتن لە لەوەی کە چۆن پاک و خاوێن بیت چەند گرنگە ئێمە پێش هەموو شتێک پێشوی بیر لەوە بکەینەوە کە بەرەو دەردێکە ڕۆین ئێم دەردەکە پشتگوێ بخەین بەچی پشتگوێ خرێ بەوەی کە خۆم تەندروستکەم ئەم تەندروستیش چۆنە ئەبێت لە مناڵی و بینای ئەم تەندروستیە بکەین ئێستا شێوازی ژیانی ئێمە گۆڕانکاری بەسەرهاتووە ئێمە گەبگەڕین و بۆ چەند ساڵی ڕابردوو یعنی مناڵێکمانە بینی کە 10 ساڵ بوو تەمەنێکی کەمی هەبوو بەڵام جەستەیەکی باریک و ڕێکیە بوو سا مناڵە بینی 10 ساڵە 89 کیلۆیە لەبەر ژیانی بۆ ئاسان کراوە یعنی هەموو شتەکانی لەبەر دەستایە یعنی ژووری بۆ دابینکراوە کۆمپیوتەری لەبەردەسە ئایپاتی لەبەردەسە ئەوەی کە بە ڕێزی باسێکی ناخەوێت هەتا بەریبیان سێری کۆمپیوتەرەکات خواردنی ناتەندروستە خوا ئەگەر ئەم من بۆ لە مناڵەوە دەست پێکەم ئەگەر ئەم مناڵە بەم قۆناغانەیە تێپەڕێ ئەبێت لە تەمەنەکانی کەیاچی بکات کەواتە ئەگەر ئێستا لەسەر ئەم شێوازە ژیانە بەردەوام بین ئەو تەندروستی باست کرد بەڕێزێ بەرەو خراپتر ناڕوە ئەمە ڕۆژ بەڕۆژ بەرەو خراپترەوە خۆداتایی نەخۆشخانەکانی هیوا و نانەکەلی و ئەوانە کە داتاکە هی شێرپەنجەی و کۆیە کاتەوە داتای نەخۆشخانەکانی بڵێ دڵ و ئەمانە هەر هەمووی کە ئەوانەی کە تووشی ژەڵتا بن ئەوانەی ستێنتیان بۆکرێ ئەمانە هەر هەمووی پیشانی ئەوە کە ئێمە بەرەو خراپی ئەڕۆین خۆی بەداخۆسا گەنج زۆر لە گەنجەکانمانە زۆر جەڵتەی دڵ و نەخۆشیەکان جەڵتەی دڵ ئێمە پێش هەشتا کە لە کۆلێژی پزیشکی بووین ئەگەر ئەیانوت چۆن نەخۆش ئامادەکەی بۆ نەشتەرگەری یەکێ لەوانە تەبان دوای چل ئەبواە بوو تا تەختیتی دڵی بۆکەین
تۆ ئەگەر پێش چل بە وتای تەختیتی دڵی بەکەیت تەمەنی چل بێ 40 ساڵ بە وتا مەسەن میسالێکیان بۆ هێنایەتەوە نەخۆشێک 30 ساڵە هات نیشتەرگەری بۆ بکەیت چۆن ئامادەیەکەی بۆ نیشتەرگەری ناوی تەختیتی دڵی بهێنایە ڕاستی بیانە کردی لەو دەستا ئەیانوت تۆ ئەمە پارەی زیایی حکوومەت سەر بەکەی لە فەحسێکە کە پێویست نییە بەڕای ئەو وەختەی تۆ ئەوەی 40 ساڵ کەمتر بێ نابێت تووشی جەڵتەی دڵ و نەخۆشی دڵ هەبێت جگە لە نەخۆشی زگماکی یعنی ئەوەی و عەلاقەی بەوانەوە نەبوو ئێستا دەردی تۆڵی ئێستا هەیە 5 ساڵە 6 ساڵە لەوە بگرە جەڵتە دەست پێەکە لەبەرەوە خۆی دائما بێ تەختیتێکی دڵی بۆ بکەی دائما بێ ئیکۆی بۆ بکەی ئەمانە خۆی ئەمانە شتی تازەیە کە داتووە وفعلا خواردنی ئەم نەوە خواردانەی کە هەیە وای کردووە و لەگەڵ ئێستا کە بۆەوەی وابێ کاکە ئەوسا هەفتەی جارێ ئەگەر ماڵی خواپیاوە بواە جارێ 2 جار برنجی خوارد هەفتەی دکتۆر ئێمەیان شۆردین پێشەمان مناڵ بووین ئەیان و برنج و فاسۆلیامانەیە ئەیتر خۆمان بۆ ئامادە ئێجا بە قوربان ئێستا سەعات 3 بەیانی ئەچێ بۆ بازار بۆ برنج خواردن دوایی سعات 8 گەرمیە کاتەوە 12 وەڕار برنجدا خوا ئێوارەشەی خوا تەبەنەمانە هەمووی بیکەیتەوە بەڵام خۆی یەک شت هەیە خۆی ئەگەر ئێمە مانە ژیانی کوردستان باسکەین بەڵێ ئەبێ ئێمە هەوڵ بین ژینگەی کوردستان بگەڕێنینەوە بۆ ئەو وەختانەی کە ئێمە لە کوردستانەوە برنج و لە کوردستانەوە مریشک و لە کوردستانەوە مەڕووماڵات و ئەو وەختە خوری و و حتا هێلکە و ئەبانە ئێمە ئەمان ناردە دەرەوەی وڵاتە نەک توور و پیاز لە سینەوە بێدی بۆ کوردستان تێبگە لە قسەکەم ئێمە هیچ شتێک بەکار ناێنین ئێستا لە کوردستانە نە عەرزەکەمان بەباشی بەکارهێنین نە ئاوەکەمان بەباشی بەکارهێنین نە ژینگەکەشمان احترامیەک باشی بەکاریهێنین نە خواردنەکانیشمان بەباشی بەڕێک و پێکی یعنی بەکاریهێنین ئەمانە هەر هەمووی بەخراپی بەکاریهێنین وەختی خۆی برنجی بانی خێڵان و برنجی بازیان ومان ئەچووە دەرەوەی کوردستان وەختی خۆی لە بەغا یعنی بەلۆری ماست لە هەولێرەوە هات بۆ بەغا ئێستا یعنی ئەو ماسەیکەیەتە کوردستانیەوە هی کوردستان نییە هی وڵاتانی دەروڕاستەیە بە زۆری کێت ئێستا عەدەدێکی کەم خەڵک دەستی کردووە بەوەی ئینتاژی خۆیە بێ تابەن ئێمە کە باسی ماس و شیری ژەکەی نەبێ بیری ئەوە هەبێ کە ئێوە باسی ئینتان کرد باسی تەندروستی یەکێ لە سەبەبەکانی شێر پەنجە لەوانەیە لەم خواردنانە بێ کە ئێمەین چۆن لەوانەیە لەو خواردنانە بێ تۆ ئەگەر بڵین گاوداری دەبێ بۆ ئەوەی مانگای تیا بەخێوکەیت و ئینتاجی شیرێکی زۆرە دەبێ ئەبێ گیایەک و عەرەفێکی باشت هەبێ ئاڵف و گیای باش و ئەمانە بەوە ئینتاژەکە پەینێکی کیمیایی زۆری پێوەکەی ئەبێ دژەمێروشی پێوەکەی ئەمە ئەچێتە ناو گیاکەوە گیاکەکەی خوا مانگاکەی خوا مانگاکە خۆشی ئەبێ هۆرمۆناتی بێتێ بۆ ئەوەی ئینتاژی زۆر بێ ئەبێ ئەنتیبایۆتیکیشی بێتێ بۆ ئەوەی تووشی نەخۆشی نەبێ لەبەرەوە بازێ دەرمانی یعنی گژوگیاکە و بازێ دەرمانی ئەنتیبایۆتیکیشەکە لە ناو شیری مانگاکە هەیە ئەو ماستەی کەیە بۆ ئێمە یعنی ئێمە کە ئیسیرادیەکەین خۆمان لە دەرەوەی وڵات ئەو شیرەی کە هێنی کە لە قوتوایە جگەر لەوبانە هەر هەمووی مادەی حافزەی تایە مادەی حافزە خۆی یەکێکە لەو سەبەبانە یعنی کە ئەبێ بەهۆی نەخۆشی شێرپەنجە ئەو دەرمان و ئەمانە یەکێکە لەوانەیە کە بێ بە نەخۆشی شێرپەنجە ئەمانە هەر هەمووی سەبەبن بۆ ئەوەی ببن بە نەخۆشی شێرپەنجە ئەمانە هەمووی ئەگەر ئێمە بێت هەوڵ بین ئینتاژەکە ئینتاژی خۆمان بێ ئێمە ئەگەر بە ڕێژەیەکی دیاریکراو هەیە ئەتوانی تێکەی ئەوە نییە نابێ هەر تێکەی ئەتوانی ڕێژەیەکی دیاریکراو بەکاربێنی ئەمە لە ستاندەراتی ژیانیا هەیە بەڵام بۆ نییە یانێوانی کە هینکەی
هەر بووە بە خواردنی ڕۆژانەشمان بەڕاستی ینی یاسانکاریەکی وای بۆ کردوین ئەمەی دکتۆر باسیەکان خواردووە لە قوتونەراوانە ینی وایان لێ کردوین خواردنە کولتۆریەکەی خۆشمان بۆ کردوین بە خواردوی قوتونەرێرا یعنی تەڕەسازە کۆمەڵە خواردنی بەس لە بەرەوەی بمێنێ حاضر بێ بدرێت ژینە ئێمە لە ڕابردووە یعنی دۆشایی تەماتەش دایکەکانمان لە حەوشایان کردە تورەکە و دروستیان نەکرد و تەماتەی کە زۆر بوو ڕێفران نایە سەرچاتە دکتۆر یعنیان کرد بە دۆشای خۆمان بوو تەماتەی لە تەکرا وشکەکرایەوە هەڵیان نەکرد بامیان پێلێنا لە وەرزەکانی ترا بامێکرا بە پەتۆ هەموو شتی خۆمان بووە نەخۆشی نەبوو دکتۆر بەڵام ئێستا دایکەکە تااقەتی نییە یەک خواردن دروستکە ماسیی قوتو هەڵە بسڕێ کاتە تاوەیەکۆر بە ڕۆنەکەی خۆی کە مادەی پارێزراویتە ئەیا بە مناڵەکە لە مناڵەکەم بۆ تووشی نەخۆشی بووە ینی ئەمە بابەتێکە بۆی هەمومان خۆمان حقیقە دەرحەچی مەوادی ناو قوتو هەیە مادەی پارێزراوی تایە بۆی خواردنەکە بە پارێزێ دەی ئەمە بەردەوام بەکاربێنی دکتۆر خراپ نییە ناخراپە کاکە تۆ بێ هۆڵ بێ خواردنی خۆماڵی کە زۆربەی ئۆرگانیکە ئەوە بەکاربێنی خۆ لە هەموو عالم لە وڵاتانی پێشکەوتو عالم هەر بڕۆ بە بازار کە شت بکڕی دوونەوە هەیە نەوەیەکی هەیە مەسەلەن کیلۆی بە $5 یا 5 یورۆیە یا 5 پاوەنە ئەمە هی ئەوانەیە کە بە شێوەیەکی بەڕێی خۆیان زانستی پەروەردەیان کردووە و مەوادیان پێوە کردووەمانە بەڵام شتێکی کەیان هەیە کە پێوتەی ئۆرگانیک ئەوەی ئەمە بە 5 یورۆ بێویکە بە 50 یورۆیە ئەوەی ئۆرگانیکەکە کە وەکو خۆماڵیەکەی خۆمان وایە یعنی یەک بەدە لە سعرەکانە فەرقی هەیە بەس دکتۆر یەک کێشەمان هەیە ئێستا ئێمە بۆ نمونە بەڕێزت ئەڵێ لە وڵاتانە دیاری ئەەکەن لای ئێمە ئەڵێن بۆ نمونە ئەمە تەماتەی کوردیە ئەمە خەیاری کوردیە بەڵام زۆر جار ئەوترێت هەر ئەو بەروبوومانە هەندێک سەمادی لێیان هەندێک قڕکەری لێ ئەیەن لانێ ئەمانە گونجاو نەبێت بە قسەی جەنابەت شیرەکە ئەڵێن شیری خۆماڵیە لەوانەیە ئابە و شێوەیە بێت کە یەک دنیا مادەیاندا بێت بە ئاژەڵەکە سەرمان لێ ئەشەوێت ینی ئێمە ئەڵێن تەندروست ئەژین مادە خۆراکیەکان بە حسابی خۆمان تەندروستە بەڵام لەو سەرۆ بە شێوەی تەندروست پەروەردە نەکراوە پێنەگەێنراوە ئەوە لایەنی پەیوەندیدار بەو ئیشەوە ئەبێ خۆی سەرپەرشتی و شتانە بکات یعنی من خۆم طبعا شاهدەیەکم لە کوالیتی کۆنتڕۆڵە وەرگرتووە لە تەکساس هی هەر کوالیتی کۆنتڕۆڵ ئەمە تۆ بێ مختبراتت هەبێت کە بزانی مادەی محافظ چەندی تێکردووە بۆ کوالیتی کۆنتڕۆڵەکە چەند ئەنتیبایۆتیک دراوە بە مەڕووماڵاتەکە ئەمانە لە مەزرعەکەی کێشەوە هاتووە ئەگینا بۆ نێبی بێتە بازارەوە تۆ ئەگەر بێتە سەر حەقەت ئەمە ئەیەوێ بەڵام ئیشکردنی ئەوێ ئێمە ئەتوانین بگەینە ئەو مەرحەلەی کە نەتوانین ئەو سەر لێ واوێ لە خەڵک واز ئەتوانین وای بکەین کە خەڵک سەری لێ نەشەوێ بەڵام ئەمە وەختی ئەوێ دیراسەی ئەوێ مدەی ئەوێ یعنی لەوانەیە یعنی زۆربەی وڵاتانی شەر بەم مەرحەلا ڕۆشت من ڕۆژێ لە ڕۆژان خۆی یەکەم جار ڕاستە تێچوویەکەوێ بەڵام لەو سەر و کۆڵە تێچووە گەڕێتەوە دکتۆر چون واکات یەک دنیا خەرج و با بڵێن پارەکە سەرفەکرێ بۆ نەخۆشخانەکان و بۆ هێنانی دەرمان بۆ نەخۆشیەکان دوای ئەو خەرجانە زۆر کەمەکرێتەوە زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزت هیوای دڵی هەمومانە کەسانێکی دڵسۆز وەکو بەڕێزت تەمەند درێژ بن لەش ساخت بن پەنجەکانتان ئیشەڵڵا بە تەمەنێکی درێژە هەر بتوانێت خزمەت بکات بە نەخۆشەکان گیانێکی دووبارەیان پێ ببەخشنەوە هەر بمێنن ئیشەڵڵا هەر خۆشبی بۆ کورد و کوردستان خۆش بێت دکتۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر خۆشحاڵ بووین هەر تەمەند درێژ و تەندروست بیت و هەر ببێنی بۆ ئێمە زۆر سپاس دەستە خۆش جا دکتۆر